باشن؟ بەڵێ خۆشەویستان و ئازیزان و ئەم جارە هاتین وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان. ماڵی کوردستان ئەم جارە لە باخچەی مناڵانی باڵایە بە خێراتنیی گەرمی گوڵە جوانەکان دەکەین بەخێر بێن سەپرەگرتنە بۆ کۆتان. جا خۆشەویستان کوردستان ئەمڕۆ بزانین کوردستان لە مانجی ڕەمەزان چ دەکات چ ناکە دەنوی نانوی لە پاشیوان هەتا پاشیوان بە ئاگایە چ دەکە کوردستان خەولێکەتیە مانجی کەم برێ کوردستان وای تەشویرە تەسویرە کوردستان وەرە وەرە دی بەرنامەمان نییە ما وەراشتێکی بیرم شو بۆشتە باخۆ دەخۆت چاکە خۆت چاکە کوردستان قیچەک شەرمنە شەرمی دە هەلا کوردستان گیان چۆنی ماشەڵڵا ماشەڵڵا و جلە جوانە خەولێکەتیە ئەتو خەولێکەتیە خەولێکەتیە کوردستان خەوت دێ ئێدا هەستە لە خەوی بابە هەستە لە خەوە درەنگە ئەوە کاتژمێر هەشتە ئەوە کوا دەبیتن شان درەنگە خەوە ئێ باشە لۆ درەنگ دەخەوی بەس پێم برێ یاینە خۆشە پارچە و یا خۆشەکە ستا خوارد پاشتی بێ گوێشکەیت بێنە ئەو بەتامە دەرێ نۆکما خواردیە لەگەر جیزی لەگەر ماستی خۆشە هێرکەش هێرکە بەڕوونیان بە کوڵایی بەڕۆن و کوڵاوی بەڕوون بە کوڵاوی بەس باشە بزانم کوردستان ئەمن نابی منداڵ هەتا پاشوێ دانیشتن دەبیتن خۆی نابێنا بەشە هینە خۆشە خۆش جارە ڕاستە سڵاو ڕێز خۆت بنێرە لە بیری چوو ئەدی ئەو منداڵان ئێستا چاوەڕێت دەکەن مناڵە چاوگەشەکان گوڵە جوانەکانی تەلەڤیزۆنی دیمەن ئێوە چاوەڕێی کوردستان و نونوی ناکەن چاوەڕێ دەکەن ئافرین ئەوجا تو سڵاوی خۆت بنێرە دەی کوردستان دەی گوڵەکەم شەرەتا ببرن من تۆشە خەواڵوو بووم و ئێمە ڕۆژ بووم مناڵە شاوگەشەکانم کاتتان باش مناڵم کوردستانە بەخێ بەم و ماڵەکەم لەگەڵ نونۆ ئەمڕۆ لە باخشی شاوایانی باڵین لەگەڵم مڵاڵە شاوگەشانە ئینشاڵڵا پرۆگرامێکی زۆر 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 جوان پێشکەش سەپرەچی لەو دێن لە کوردستانی ئەوجا کوردستان منداڵێکی عاقڵ ژیر ئیشلۆداچی دەکە زیرەکە ژیرە عاقڵە کوردستان باخچەی مناڵان ئێستا بوویتە باخچەی ساوایان نمایە بوویتە باخچەی مناڵان وایە بۆتە باخچەی منداڵان ئەدی گوساوە ینی گچکۆکە ئەو گچکۆکە نیە ئێستا هەموو گەورەنەوە چ و تەمەنی تویان هەیە بزانت چەندە جوانن زانیاریەکی بەسوود ئەوجامە چیرۆکە چی برێم باسی شێکە شیە چیرۆکە باسی پاشیوی دەکە ئاکە خۆشی دەی هەبوو نەبوو کەس لەخوای گەورەتر نەبوو کچەکە بوو ناوی کوردستان بوو ناوی چ بوو کوردستان داکو بابی گوتیان ڕەمەزانە کوردستان خەنی گوتی ڕەمەزانە لۆخۆم هەتا پاشیوێ دادەنیشم پاشیوی نانی دەخۆم لەبەرەوەی باسییا کردبووەوەی کە پاشیوان هەردەستینەوە هەمومان پێکۆ دادنشینە سفرای نانی دەخۆین پێش بانگدان دوای یەکسەر دەچین دەخەوین بەڵام کوردستان ئەو شەوی لە خۆشیان هەتا پاشیوێ نانووست کوردستان وەڵا کوردستان کە نانی خوارد و دوای داچی گوتی بڕۆ بن و نووست بەیانی زوو داچی گوتی هەستە کوردستان کوردستان دەڵێ وەرە داچی گوتی هەستە کوردستان با بچینە باخچەی داخەو دێ ناچمەوڕۆ داچی گوتی کو دەمی نەچی کاکە بە تۆ بزی کوردستانیان بردە باخچەی لە باخچەی کوردستان خەوی دەکات مامۆستا دەگوت کوردستان دەگوت بڵێ مامۆستا دەگوت کوردستان ئەوەلو خەوت دێ وەڵاهی مامۆستا ئەوێ ڕاستی بی ئەمن شەوێ درەنگ نووستم مامۆستاش پێی گوت
نابی درەنگ بنوین دەبی خەوی خۆمان وەکو پێشتر لێ بکەین ئێواران کاژمێر نۆ بخەوین ئەوجا کوردستانە ئەتو زوو خەوتی ئەی ئافرین جا بۆیە مناڵان کوردستان بڕیاریدا کە لە مەولە شەوان زوو بخەوی و پاشیوانیشە نستەوە چونکە بە ڕۆژی نابی وایە کوردستان کوو بوو چیرۆکەچی خۆی نونو من هەشتەکەمەوە شیرۆکە من بوو ئەتوو بووی هەر ئەینە شتەکانی من بوو ئەیە کە دەزانم ئەوە لۆ منداڵەکانم گوتم با منداڵەکان بزانن ژیانی منت کرد بە شیرۆک بۆیە ئەدی ژیانی هەمومان چیرۆکە ئافرین ئەتوو چ لە بیرە ئەوە چتیشتە ئامۆژگاری کتێب بوو ئەو گوڵە جوانانە بۆ بینەرە خۆشەویستەکانمە کە ئێستا سیرمان دەکەن ها تەماشاکە کوردستان تەماشاکە بزانە کوپێ دەکەنی دیتیت کوپێ دەکەنی ئەوە باران پێ دەکەنی باران لەگە بارینی لەگەر هەستی دیتیت بینیت بەڵێ ئینشاڵا لەشی مڵاڵەکان ئێوە کۆی نونوتی شانە بێژوو بخەوین نابێت تا پاشە درنگمێنین وایە وا مەکتەبمان هەیە باخچەمان هەیە باخشەمان هەیە بۆی بەیانیکە لە خەوەشتای ئاوا نەکەین ئاو کوردستان بەڵێ بە ڕۆژی بووی بە ڕۆژی بووم بەڵام وتیان خواردنوشت بۆ تۆ ئینە ئاشاییە ئاسایی لە مندار گوسکۆکان ئاساییە وایە ئافرین بەڵام هیوادارم منداڵان ئاگاتن لە خۆتانبی ئاگاتەنە تەندروستیتانبی باشە گوڵەکانم باشە کوردستان کوردستان بەس پێم برێکیەوە جوانی کردی کوردستان شەرمەکە منە ڕۆم شەرم دەکات برێ کوردستان وەرەوە کوردستان وەرەوە شەرمی مەکە ئەوانش هاوڕێ خۆمانن منداڵان ئێوە چێ شەوان هەتا درەنجی شەوێ هەردەستیتن یان نارون هەتا درەنجی شەوێ نابێ درەنگ هەستای نابی درەنگ هەستین دەبی زوو هەستین وایە کوردستان دەبی منداڵ لە کاتی فتارکردنەوەی قسەی بکە نابێ دەبی یارمەتیدا چی بدا باشە تو یارمەتیدا کە دەدەی کوردستان کوی یارمەتی چی دەدەی بزانم پێمان برێ من شفرەکە دانیم دوایش کەوشکەکان دانیم کەوچک یعنی مڵاک یعنی مراکەکان دادەنێ باشە ئەدی ئاگە قوشە ناتوانم کوردستان داکت برێ دەیگۆ چێ تەلەفۆن نۆ کرد دەیگۆ کوردستان پاقلاوەی زۆر خواردیە ئەدی ئەتوو دەیگۆت کوردستان پاقلاوەی خواردیە شەش هەودانە ڕۆی بابڕوو ئەمن دەزانم ئەتوو ئێستاکە ددانیشت شەوێ نەشتیە وایە خۆبا بیرکەمە بژانم نەبیرم شو دەبی ددانیشمان بشۆین وایە زانە کوردستان چەند پاقلاوت خواردی بۆ حەوت یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت پاقلاوە کەمیشە ئەوچ نابی منداڵ بە شێوەیەکی پاقلاوەی بخوا بە تایبەتی پاقلاوەی زۆر وایە ئافرین چێ خۆشە بەسە من پاقلاوەی ناخۆم شیرنی ناخۆم کەم باشە گیانی نونووی کوردستان گیان من ئەڵێم نایخۆم بەش پاقلاوەکە کە فشتەقی تایە لە دوورە ئەوم بکڵێ بمخۆ وەرە درێ بمخۆ وەرە بمخۆ وەرە بمخۆ وەرە ئافرین چی حەزی لە پاقلاوەی دەستی برنکە ئەی چی حەزی لە دۆڵمەیە
باشە بۆچی ناین دەخۆن لەسەر سفرەی قسەی دەکەن نەخێر تەماشای ئایپاتی دەکەن ئەدیلۆ هەندە منداڵ هەیە کە نانی دەخوا دەبی ئایپاتی لە پێشی بیتن یا موبایل لە پێشی بی ئەوە شتەکی باشە خراپە شتێکی خراپە کوردستان بەڵێ هەندێک منداڵ هەیە هەتا ئایپات و موبایلیان لە پێش نەبی نانی ناخۆن دەبی منداڵ بەو شێوەی بیتن نەخێر شتێکی خراپە خراپە بەڵێ سێ دەوەرە ماچەکەم شای دەکرد ئەخە دڵی خۆشە ئەو ڕۆکە لە کنەنگۆیە ئەمڕۆ لای ئێوەم بۆیە دڵم خۆشە ئەوڕۆ میێوانی گۆیە کوردستان لێیە دڵی خۆشە کوردستان بەڵێ بچم قسان لەگە بکەم کوردستان بەڵێ بڕۆ ئەو زەباسی ئەویان لەگە دەکەم بزانم یاڵە یا ئەڵڵا بزانم بسینەکەن منداڵەکان بڵێ مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکان ئێستا چامان دەکەویت بە گوڵە جوانان ناوت چییە؟ سیدرا سیدراخانی ماشەڵڵا کە جوانی ئەتو ناوت چییە؟ زەنوێر چێ؟ زەنوێر زەنوێر ناوت چییە؟ سیڤا سیڤا چۆنی؟ باش ئەتو پاشیوان هەردەستی؟ هەتا پاشیوی؟ یان دەنووی شەوێ زوو دەنوی؟ زوو دەنوو زوو دەنوێتن باشە ئەدە تو ناوت چییە؟ یاران یاران چۆنی؟ باشە یاران وەسیەتم ئەمە بێلاتێن هەرچارە کەوتومە دوورە وڵاتە کوردستان بەڵێ ئەوە ناوی یارانە خۆش دەوێ؟ بەڵێ زۆر زۆریان کەم زۆر 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 بزانم ئەو کچە جوانە ناوی چییە؟ بابی مەملاییە ناوت چییە؟ ئێفا ئەیڤاخانی ئەی کە جوانی ماشەڵڵا کە جوانی دڵی خزمی خۆمانی کوردستان بەڵێ کوردستان بەڵێ خۆشم دەوێ منیش مامە نونو کوردستان بەڵێ بزانم چ پرسیارەکە لە ئێڤای هەیە پرسیارەش لێ بکە پێی بڵێ بزانە دانی ئەشوە بەیان دەرێ بەیانی زوو هەستا لە خەوی بەیانی زوو لە خەوی هەستای کورە دانی ئەشوە دانی دەشوە ئەم شتە بەغەڵەتە لێە کوردستان وەڵی جێم لێ نەبوو لە بەرە منداڵەکە پێ دەکەنی نەمزانی ددا شوشتن و زوو لە خەوێستان ناوت چیە تو؟ شاهان شاهانی خزمی خۆمانی ئەتو کوردستان دەناسی خۆش دەوێ بەجێ کوردستانی دەکەی دەبی منداڵ لە کاتی ناخواردنی تەماشای ئایپاتۆ شتانە بکە نەخێر ئافرین ئافرین مەیلی جانە مەیلی چەندە زمانە مەیلی کوردستان بەڵێ ئەوە مەیلیە مەیلی خۆمان مەیلی ژان و مەیلیە مەیلی بەڵێ ئەتو کوردستان خۆش دەوێ؟ نا نو خوافش ئەوە ڕۆی ئەوە ڕۆی تاو ئەوە ڕۆی تووڕە بوو ئەو تە تووڕە بوو کوردستان تووڕە بوو کوردستان مەگری ئەوە گوتی ئەوتم خۆش دێ بەس گوتی بە سۆبەتم و سۆبەتم لەگە کردیە یاڵا مەلی برێ کوردستان خۆشم دەوێ کوردستان پێم خۆشەوە هەمویان ئەتوان خۆش بێ دەبی هەمومان کوردستانمان خۆش بێ وایە؟ ئافرین ئەتو ناوت چییە؟ لیڤا لیڤاخانی ئەی کە جوانی لیڤا شەربەتی زۆر دەخۆیان کەم کەم ئافرین هەبی شەربەتی زۆر بخۆین هەربژی بۆ تو ئەدێ تو ناوت چییە؟ ڕەوێن کاتی ناین دەخۆی دەستە دەشۆی؟ کوردستان بەڵێ ئەوە ڕەوێنە ڕەوێن ئەوە خەمڕەوێن ناوت چییە؟ زانوێر زانوێر چۆنین؟ باشی گۆرانی دەزانی؟ گۆرانی نازانە چی گۆرانی چی؟ یاڵا دەبرێ هەستەوە گۆرانی چی برێ؟ وەڵا لەبیری چوو کوردستان؟ بەڵێ ڕاوستە بەڵێ کوردستان تو گۆرانی چی برێ؟
يلا كردستان اتكابدن باي اوار منم ايا تنجيكي خوشم ايا سبيل. وبابيني شوالاني كاري شوانم لايا ريدا 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 ايا ايا آية هربش يا آية هربش كردستان كردستان بله ئەتو لۆ گۆرانێکی تەزی ناکەی کوردستان دەنگ خۆشە زۆر خۆشە دەنجی خۆش بوو باشە خۆش بوو باشە دەچێن لای ئەوڵە جوانانە کوردستان بچێن لای ئەوڵە جوانانە با بڕانی ناوی شێو ناویان چیە و یەک پرشایەکی تر بڕانی ناو چییە؟ ڕۆزە ئەتو ڕۆزەخانی باشە ڕۆزە دەبی ئەمە دانیشە گوڵەکەم دانیشە دەبی ئێمە گوڵ و باغەکانی ناو باخچەکەمان تێک دەین لەمارە گوڵتان هەیە ئافرین ئەتو ناوت چیە؟ شاد شاد شەندەری شفتی شەکەرات شاد ئەمنیش کوڕەکەمەی ناوی شادەوە چی تو جوانە شاد پرسیارێک شاد پرسیارێک بزانم شاد ئەتو حەزت لە چ خواردنێکی ئێواران دایلۆت لێنێ دۆڵما هەی دۆڵما زۆر خۆش و زۆر بەتامە هەی دۆڵما زۆر خۆش و زۆر بەتام نا ئەوها دەکە ئەوها لەخۆی نادە ئەوها دەکە لە خۆشیدا کوردستان ئەوە لۆ لە خۆتدا کوردستان بزانم لە تا برشێتی لە تا- بریانی هەتە خزمی خۆمانی ئینگلیزی باش دەزانی لە خۆیدا بزانی شادە تو حەز لە دۆڵمەیە باشە لە کاتی ناخواردین دەست دەشۆی ئەدی بسمیلای دەکەین ئافرین ئافرین کوردستان تو حەز لە چ خواردنێکیە بریانی بریانی حەز لە بریانیشە خۆشە ناوت چیە تاوی خانی ماشەڵڵا کە جوانی ئەتو خزمی خۆمانی باشە تاڤین بزانم ئەتو لەگەڵ پێشەوەی دا و بابە دەست بە ناخواردنی بکەن ئەتو دەست پێ دەکەی یان ئەتو چاوەڕان دەکەی دەست پێ دەکەم نابێتێن دەست پێ بکەین دەبی چاوەڕێکەین وەنیە هەتا دای و بابە دەست پێ دەکەن ئەو زەمە دەست پێ دەکەین وایە نەخر من غەڵەتم کرد دەزانم ناتو غەڵەتم نەکرد ئەتووە زانی دەڵێم یعنی پرسیارەکە تێنەگەیشتیە تو عاقڵی ژیری وایە بەڵێ گۆرانی دەزانی بەڵێ دە گۆرانیەکەم لۆ بری ئەلو تەلەفۆن هەلو چۆنی ناوت قەڵاو تەلەفۆن هەلو چۆنی ورسی قەڵاو گزنجی خۆر بەدارکەوت وارە دارێ لەشکەوت گزنجی خۆر بەدارکەوت وارە دارێ لەشکەوت بڕن هەی ئافرمە چێ فێری کردی ئەوە بخۆم لە تەلەڤیزۆنی دیتی چێ دەدێ و گۆرانی دەرێتن ئەم نونو نونو هەمن وەنیە ئافرین ناو چییە مۆزات مڕاود قوبات مراد چۆنی باشە مراد دە تو بزانم حەز دەکەی وەچینانی دەخۆی ئاوی زۆر بخۆیان کەم کەم ئافرین دەبی ئاوی کەم بخۆین وایە باشە ئەدی ئەتو ناوچیان ڕۆزارین بزانم ئەتو حەز لێ وەچینانی دەخۆی یەکسە قوتی بدەیان بیجووی برنج بیجووی حەز لە برنجە ئافرین حەزی لە برنجە ئەدەنیونە برشیمە برسی تا کوردستان لە دوی گۆت بۆوە ئاخە کوردستان ئەمری خۆش دەوێ ناوە چیە دیە دیا خات چۆنی باش باشی ئەو جدیا بزانم ئەتو ئەوە چی دایە سفرە ڕادێخی وەچی کوردستانی قاپ و قاچاقی لۆ دەینی ئافرین بۆ ئێوە بزانێ کوڕە جوانە هەستەوە بزان گوڵەکەم هەستەوە ناوە چییە کاکە محەممەد چۆنی کاکە محەممەد بزانم ئەتو حەز لێ شەوان بەر لەوەی نانی بخۆی
ئاویش بخۆی یان ئاوی نەخۆی ئەمان هەر ناستنە بە ڕۆژەمە ئافرین هەناستیەوە ئافرین بۆ تۆ بزانمە دێ گوڵە جوانە ئەتو ناو چییە؟ شکۆ شکۆ چوانی؟ باشم باشە شکۆ بزانم ئەتوو بابێ مەولای بێ مەولایەوە نییە کوردستان؟ بەڵێ شکۆ ئەوەی بگرە شکۆ بزانم ئەتوو حەز دەکەی وەکی کوردستانی شەوان درەنگ ینی درەنگ بنووی یان زوو بنووی زوو زوو کوردستان بەڵێ دیتیت منداڵەکان ستەرێن ناکەم لێ دەڵێن کوردستان درەنگ دەنویتن دەبی زوو بنوین وایە؟ بۆ ئەوەی زوو لە خەوێ هەستین گوران دەزانی؟ ئادبدا کوڕە جوانەی ئەتو هەستۆ بزانم هەستەوە ناو چییە؟ ئارێس ئارێس کوێی؟ ئارێس حەزت لێدایەوەرە چ لێ دروستکە؟ دۆرمە دۆڵما باشە پرسیارە دۆڵمە زیاتر سەوزە و شتیوای تێدایەیان یان ترش و برنج دۆڵمە ئەدیکو دۆڵمە چی تێدایە؟ خیار دەباتە دەبۆشتم باخشەکەم بەنجان دەباتە تەماتە کودی دەباتە تەپاتەی چ کات تەپاتە چندرە؟ ئەوەی تەماتە دەباتە ئەوەی یەکرێ بە فینگەر نانەوە پەتاتەیە تەپاتەیە پەتاتەیە ئەو لێ تەپاتەیە پەتاتەیە پەتاتەیە باشە چێ گۆرانی دێتن لێرانە ئێڵە دە گۆرانی چی برێ هەستە گۆرانی چی برێ یاڵە ئەوەی بگرێت تەماشا لێەکە یاڵە مارێ هاوێمە هەناکۆشی شاوێمە وەریایە و بچووکە هەنجی وەی سالەجێ ئازار ئافرین چەپرە چی بۆ لێدان؟ هەر بژین کوردستان؟ بەڵێ ئەو من دانیشم کوردستان؟ دانیشە دانیشم؟ جا بۆیە مناڵانی خۆشەویست کوردستان تازەتەن چایتەنینە لەگەر گوتی پرسیمە گوتی پرسیمە؟ ئەوە کوردستان قسەشت کردی ها؟ برشم بکەم دەبی منداڵ نانی بخوا نانی بەیانی ئەبێ ڤیتامین بخۆین بۆی ئاوا گەورە بین خەوی خۆشتان تێگمەدەن دەبی زوو بنون لەوەی زوو لە خەوی هەستن و گەشەی بکەن گەورە بن وایە؟ باشە و هەروەها کوردستان ناوم کوردستانە لە کوردستان مناڵانی خۆشەویست بینەرانی ئازیزی کەناڵی دیمان هیوای تەمەندرێژیتان بۆ دەخوازین هیوادارین ئێوەی خۆشەویست پند و ئامۆژگاری لەو قسە خۆشانەی کە ئەمڕۆ کە ئێمە لە باخچەین باڵا بووین لەگەر کوردستانی هەرچەندە کوردستان ئەم بەدرم نەبوو لەبەر ئەوەی کوردستان درەنگ لە خەوی هەستا بوو نانە باشە بێ باش دەبی؟ ئابڵە بەڵێن بێ بەڵێن دەدەی؟ بەڵێن بێ بەڵێن دەدا کوردستان باش بیتن کوردستان شەوان زوو بنوێ بەیانی زوو لە خەو هەستێ لە ناو پۆلی نەخەوێ چونکە زۆربەی زۆری مناڵان ئێستا بەداخەوە منداڵان مەنێسە لە قوتابخانەکان خەویان دێتن ئەو ڕۆژی لە فەیسبووکی باشم من باشم نانە باشم دەکەم ئەمە قسەی لۆ چێ دەکەم کوردستان لە تو قسەی دەکەم توش خەوت یەکەتە باشم باشی جا بۆیە دایک و باوکانی خۆشەویست وڵات جوانەکان هیوادارم ئێوە مناڵەکانتان خەوی مناڵەکانتان ڕێخن با وەکو پێش ئەوەی بیتن چونکە با ئەو مناڵە چاوگەشانەمان لەناو پۆلێ نەکەون وایە؟ کوردستان وا هەیە دێنی بەرە کۆتایی دەچێت چ تەیە لە کۆتایی؟ هیوادارم کەس نەخەوی وەکو من کەس نەخەوی مناڵەکان زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتان هیوادارین شوتان وەرگرت بێ بەڵام وەکو من نەکەن شەوان درەنگ بخەڵێن
دوای ئەوە دەنێرە کوردستان بزانم سەر چێ بە پرسیاری کرد دەرێ ئەمنیش ئەمنی بەڵێ ئەمنیش ئێوەم ئەمەش خۆشمان دەوێت کوردستان کوردستان خۆشمان دەوێت کوردستان کوردستان خۆشمان دەوێت خۆشمان دەوێت خۆشمان دەوێت خۆشمان دەوێت بۆیە مناڵانی خۆشەویست و بینەرانی ئازیزی کەناڵی دیمان پەپولە جوانەکان تۆزێک بڕۆنە دواوە با چاوە جوانەکانتان نێشی ئای ئەراوەستەمەوە قسەی دەکەم ئەگە قسەی بکەین دەبێ قسەی بکەین ئەگەی کە قسەی کرد دەبێ قسەی بکاتن نابێتن وەنیە ئەتو چت بە بلۆ کوردستانی چت پێ دەگوت دەتگوت کوردستان کراسەکە جوانە چی ئەوەی کوردستانی کراسیەیە ئەی چێکەش ئافرین ئافرین جا بۆیە مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانیدای و بابە هیوای سەرکەوتندا بۆ دەخوازیین هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و هەمیشە ئاگاداری تەندروستی مناڵەکانتان بن بە هیوای دیدار و زۆر سپاس بۆ برایانی وێنەگەر لە پشتەوەی کامیرا هەروەها بۆ مۆنتێر واروەها بۆ کوردستانی گۆڵ خۆشەویستمان کوردستان خان ئەتوش سڵاوی خۆت بنێر و کۆتایی پێ هاوران دووبارە زۆر خۆشحاڵ بووین لەگەڵتان و زۆر سپاسی باخشەی بڵاوانی باڵاکەین زۆر سپاس و منیشم نەما دەڵێ گوڵەکەم کوردستان بەڵێ لەبەرەوەی کۆتایی پێ دەڵێن هەمووان تەماشا لێ دەکەین